بینەرانی خۆشەویست و ئازیزی کەناڵی ئاسمانی پێیام خۆشحاڵین لە بەرنامەیەشتر پێتان گەیشتنەوە لە دیدارێکی تایبەت لەسەر دۆخی تۆپی باسکە لە هەرێمی کوردستان کێشە و گرفتەکانی واروە هۆکاری لاوازبوونی ئەو یاریە لە هەرێمی کوردستان کە لە ساڵانی ڕابردوو ئەو یاریە گرنگێکی تەواوی پێدەدرا لە تەواوی جیهانیش یاریەکی گرینگە ئەگەر یاری دووەم نەبێ یاری سێم لەو نێوانەیە لە دوای یاری تۆپی پێ بۆ ئەم بەرنامەیە میوانداری سێ کەسایەتیمان کردووە کەوە لە تۆپی باسکە ڕۆڵیان هەبووە هەرچەندە کەسانی زۆر هەن لە تۆپی باسکە ڕۆڵیان هەیە بەڵام ڕۆڵی سەرەکی ئەوانیش هەرێکە لە سەردار حەیدەر سەرۆکی یەکێتی تۆپی باسکەی کوردستان واروە مامۆستا حازم کازم سەرۆکی یانەی ئاسۆ واروە کە عەبدولعەزیز جەوهەر لە هەمان کاتدا ئەندامی یەکێتی تۆپی باسکەی کوردستان واروە زۆر جاریش دەتوانین بڵێن ڕەخنەگەر لە بابەتەکان. بینەرانی خۆشەویست و ئازیز سەرەتا دەمانێت باسێک لەوە بکەین کەوا هۆکاری چیە لە ئێستادا تۆپی باسکە ماوەیەکی زۆرە پاڵانتەکانی بەڕێوە نەچووە یاریەکان دەتوانین بڵێن بەو چڕیەی پێشتر کە هەفتانە یاریەکان بەڕێوە دەچوو ئەو چڕیە بخۆیەوە نابینێ یاریەکان وەستاوە. سەرەتا کاک سەردار بە خێراتتان دەکەین هۆکاری چیەکەوە باسکە دەتوانین بڵێن لە چاو نەک تەنها باسکە یاریەکانی تریش بەڵام باسکە بۆیە زەق دەکرێتەوە لەبەرەوە یاریەکی کۆمەڵە یاریەکی گەورەیە دوای تۆپی پێ بینەرێکی زۆری هەیە خەڵکێکی زۆر لی کۆبتەوە لە چاو تۆپی پێ بەو شێوە بەلاوازی سیر دەکرێت. پێشەکی دەستخۆشتان لێ دەکەم بۆ چاپێکەوتنا ئێمە بەڕاستی هۆکار زۆرن بەس هۆکاری سەرەکی کە ئەو یاریە چاڵاشی نیە و لە پاش 2014 دەتوانین بڵێن چاڵەکەکان سز بوو پاش ئەوەی شەڕی داعش هاتە پێشەوە هۆکاری سەرەکیەکە ژانی پارەیە بەخۆت دەزان ریاضە بە سەرفکردنە هیچ واریداتێک نییە لە لای ئێمە ڕێکلاو مەکلامیش نییە وەکو دنیای ئەوروپاویان دنیای دەرەوە ئەوەی احتیمال دەکاتە لەسەر ئەو میزانێک کە دەدرا لەژێ ئۆلمپی کوردستان لەژێ ئۆلمپی کوردستانیش ئەو پارێ دابەجەکە دەسەری ژدەک هەر کەسێک بە عەزمی خۆی یعنی ئەمە لە دوای تۆپی پێ بنشینبی گەورەتر میزانە وەرگرتیە بەڵام ئەوە تمۆئیمە نەبووە ئەو میزانیە بەڵام توانیمانانی لەو فترەی کاری باش بکەین ینی تیپەکانمان ینی کچانمان لە چاردە فەریق تەسنیفمان کردنیمانە 6 تیپ بەس دەست ئاسێکی زۆر بەرز ینی ئەوانە لە عێراق لە مەرکەزیەکەم هەتا شەشەم هەمووی لە کوردستان بوو زۆری لایبەکانی متەخەب عێراقیش ئی کوردستان بوون لی کوڕان یعنی لە چاردە نادیەوە دەستمان پێکرد هینامان لە هەش نادی دەتوانم برم لە ساڵانی 12 و 13 ئەو تیپانەیمە خاصەتەن یەکەم و دووەم و سێم و چوارەم ڕکابەری یانەکانی عێراقی دەکرد لەبەرەوەی ینی ئەمە لە دەستمان پێکرد بە قۆناغێک دوایە دەستمان پێکردکەمانەوە بە دوو قۆناغ مەرحەلەی ئەخیروامان کرد ینی لەگەر فەریقی یەک دەبی لاوانیشی لەگەڵبی لە قۆناغش بۆیە تا قاعدە پیابی ئیشی باش کرا سەر لە بەرەو پێچ و جەماوەرێکی زۆری پیا کرد لە عینی کاتیشدا لە ڕووی ڕاهێنەر ینی زۆر ڕاهێنەری نێودەوڵەتیمان هەیە ئەوە برای بە ڕێزمە کاک ئازم دەتەنیشمە یەک لەوانەیە کە لە ڕاهێنەرە دەولەکانە کاک عەبدولخالیق ڕاهێنەر دەولەکانە چەند ناویژوان نێودەوڵەتیمان پیا کرد یعنی ئەوانە هەموو لە وەختی یەکێتی باسکەی کوردستان ئەوانە پەیدا بوون باسکە جەماوەرێکی زۆر باشی هەبوو ئیشی باش کرا بەڵام زۆر بەداخەوە لە پاش 2014 ڕۆژ بە ڕۆژ ئاسەکە دابەزی کاک سەردار 2013 کە تەختەی خولەکانمان دەکرد بە تایبەتی خولی نایبی کوردستان لە هەفتەی یان بۆ منە لە هەر هەفتەیەک ڕۆژانە چەند یاریەک بەڕێوە دەچوار هەفتەیەکی یاریەکان بەڕێوە دەچوو ینی یاریەکان بە دوو قۆناغ گەرم و گوڕێکی زۆری پێوە دیار بۆی کەمە دەمان بینی لە راپۆرتەکان ئاماژەمان پێ دەکرد هەندێکی زۆر ئامادە بوو یاریزان بە حەماسەتەوە یاری دەکرد یاریزانەکانمان بەرەو یانەکانی خولی نایبی عێراق ڕێژەیان زیاتر بوو لە چاوەوەی کە ئێستا دەیبینین بەڵام دواتر ینی وەستانێکی خراپی بەخۆیەوە ینی باسم کردن هۆکارەکانی ئەو شەڕی داعشاتە پێشەوە حکوومەت ینی ئەو دامەی لەژنە ئۆلمپی پێ نەکرا بەخۆشە دەزانین وەرزش بە پارە دەکرێت ئەگە پارە نەبیتن
ئەتو ناتوانانی بەردەوامی لە چاڵێکەکان زۆر هەوڵشماندا زۆر لە دەرگای حکوومەتماندا لە دەرگای بەرپرسەکانی وەرشماندا کە لەژێ ئۆلمپی بەرپرس بوو لەسەر یەکێتەوەریشەکان داوامان لێ کرد بە هەر وەسیلەک بوو لە ڕێگای ڕێکلامەوە لە ڕێگای ئەوەی عزبەوە بتوانن بودجەک دابین کە لە بۆ یەکێتەوەریشەکان ئەگەر چش نەبی هەرسی یەکێتەکە نەبی لە بۆ ئەو یەکێتانە کە کارانە کە جەماوەریان هەیە کە چالاکی باشان هەیە بتوانن لە بەڵام بەداخەوە ئەوەکانمە هەوڵەکانمە بێسوود بوو هەتا ساڵی 2009 جارش کە ینی لۆ دەمانجێ ئەو فترەیە هەموو دانیشتین خەریک بوو باسکە هەر ینی نیاری کرد بۆ بەڕاستی پێت بەرەوەی زۆرەوە بوو بەڵام خۆشبەختانە 2009 کە دەستمان پێکرد ئەو دەمانگەی ینی دەتانە برێم نیو ئاستی جارانی گەڕەوە نیو ئاز نەک ئاستی کامل بەڵام ئەوەش دیسان جارشکە تووشی ئەو قەیرانە دارایی بووینەوە و بەخۆشتان لە نزیکەوە ئاگادارمەوە کوێشەتی ناوەندی باسکەی کوردستان دوو جار کۆبنەوەی خۆمان کردیا دوو جار لە ڕێگای ڕاگەاندنەکانەوە ئاگاداری حکوومەتمان کردەوە ئاگاداری وەزارەتی ڕۆشنبیرمان کردیا ئاگاداری لەژنە ئۆلمپیمان کردیا ئاگاداری پەرلەمانمان کردیا کە یان ڕێگە چارەسەرێک لۆمە دابنێن ینی بودجەی خۆمان تەقدیم کردیا لە ڕێگای لەژنە ئۆلمپی نەکرایە ئەمە وەکو یەکێتی دایتمان حکوومەت ئەو بڕە پارەمان سەرف کراوە لە 2000 یعنی مانجی دوو سێ لای تا ئێستاکە هیچ وەڵامێکمە وەرنەگرتیا یاداشنامەکمان پێش مانگونی وەک دوو مانگ دیسان چوونە لای جەنابی وەزیر دامان یاداشنامەک لەو ڕۆژانە بستنە لای پەرلەمانی کوردستان پێ برێن وەرزش یان نەکرێتن لە هەموو لایەکان نەکرێتن کەس گلەی ناکەدێنن لە بۆ زروفی وڵات بە زروفێکی مالی خراپدا دەڕوە بەڵام نەیشێتی تۆ پێ پارە وەردەگری چاڵاشی دەکا ئەمە گوتمان باسکە دووەم یاریە مانای نییە ینی دووەم یاریە ئەتو هیچ بودجەکی لۆ نەندە چاڵاکیەکانی خۆی بکە ئێمەش خەڵکمان لە پشتەوەیە ڕاهێنەرە ناوبژوانە یاریزانە جەماوەرە ڕاگەیاندنە ئەوانە هەمووی پێوەستە بە ئێمە بۆیە ئێمە ینی بەڕاستی ئەو یاداشنامانە لەگە پەرلەمان ینی پێیان بڵێن بڵێ هەتا کەنجی ئەو نەعەدالەتە لە حکوومەت بکرێتن کاک سەردار دەگەڕێنەوە سەرەوەی چڕێ کارێکتان گرتوتە بەر بۆەوەی کێشەکانتان چارسەر بکە هەروە هۆکاری سەرەکی کێشەکان چیە دەچینە لای مامۆستا حازم کازم مامۆستا حازم ساڵانێک یاریزان بووی ساڵانێک ڕاهێنەر بووی ئێستاش سەرۆکی یانەیەکی لە شاری هەولێر پێ دوایە هۆکاری ئەوەی کەوا باسکە بە و دۆخە گەیشتووە چییە؟ بڵێم چێ ینی لە چێندەرێ دەست پێ بکەین تۆ تەماشای دۆخی ئەو هەرێمە بکە سوالەکە لێ بپرسە ئەو ماڵە بە کاملی لۆ گەیشتە ئەو حەدەی چێ بەرپرسیارە چۆن گەیاندیانە ئەو ئاستە چیان لێ کرد کو ئەو ماڵە ڕووخاو فەوتە بەشێک لەو ماڵەی ژوورێکە کە ئێمەی ئەهلی باسکە لە ناویدا دەژین تەنها باسکەنیە هەموو یاریەکانە هەموو دۆخی هەرێمی کوردستان هەموو ماڵەکەی هەموو دۆخی هەرێمە ئیدی عەقڵیاتە تازە باسمان دەکرد لەگەڵتون دەوڵەت کو تەماشای ئەو وەزعی دەکا دەوڵەت کو تەماشای ڕاضەی دەکا ڕاضە لە چێن دەری ئەهەمیەتی دەوڵەتە دوایی دێ تەصنیفی بەشەکانی ڕاضە دەکەی لە تۆ پێ دەست پێ دەکەی دێ تۆ باسکە ئەو مۆزوعانە هیچ ئەهەمیەتێکی نییە تەماشای ئەو لزنەی ئۆلمپی بکە پێی دەڵێ کاکە ئەتوو مؤسسەی قانونت نییە دەڵێ من قانونی عراقیم هەیە ئایا قانونی عراقی لێ دەگەڕێت دوو لزنەی ئۆلمپی لە وڵاتە چێبی نەخێر چەند ساڵە قانونی زە ئۆلمپی لە پەرلەمان کە تا ئێستا نەچووتە بەرخوێنەوە لۆ نایانەوێ نانێ ڕاضابی ئەو ڕاضەیە کە بە نەوەی خۆی وەکو ئێستا کاپتن سەردار ئاماژەی پێ کرد ئەمن ئەو ئیتحادەی بەڕێوە دەبم بەو نەوەی ئەوەندە پارێت دەمێ ئەو هاب کاتن ئەو توش لێ ناگەڕێمی شێ بکەی مۆزوعەکە کورتی مختصری ئەو هەیە بێم ئەمن وردەکاریەکان کە باز بکەم هیچ قیمەتی نییە بەڕاستی چونکە ئەتوو ئەگەر سەرێت چانە کردەوە دیدگای ئەو خەڵکەت ڕاز نەکردەوە ئەوانی کە قەراری ئەو وڵاتیان لەدەستا بۆ چونیان لە بۆ ئەو مۆزوعانە نوێ نەبووە ئەمە لە خوارێ با لە خۆمان هەراوە بکەین هەر یاداش تەقدیم بکە هەر مزاهارەی بکە هەر زەخت بکە کەس ئیستعدادی نییە لۆ چونکە ئەو مەسەلەی ڕاضە مؤسساتی نییە ئەگەر ڕاضە مؤسساتی بی ئەگەر لە زۆی ئۆلمپی مؤسسە بی و قانونی هەبیتن دەبین انتخاباتی هەبی کە انتخاباتی هەبوو بودجەی هەیە محاسبەی هەیە مراقبەی هەیە نشاتاتی هەیە هەموو شتێکی هەیە بەڵام مؤسسە کە من دامنایە بەناوی لە زۆی ئۆلمپی بەکەیف خۆم بڕێوەی دەبم مۆزوعەکان ئەمن ئەگەر قسە بکەم لە سەرێ دەبی باسکەم سەرێ دەبی چاکرێتەوە
ئەگەر سەرێت چانەکرێتەوە ئەمە لە خوارد لە خۆمان دەبی هاوارکەین و بەس بە خۆمان کو ئێستا لەو قاعی دەنگ دەداتەوە جێمان لەندێکی خۆمانارە ئەوەندە هیچکە نییە. مامۆستا حازم لە قسەکان بێئومێدیەکی زۆری پێوە دیارە، بەڵام لە هەمان کاتیشدا تیپەکەتان یەکێکە لەو تیپانەی کەوا بە بەردەوامی مەشقەکانی ئەنجام دەداتن. دیارە ئومێدێکتان بەوە هەیە کەوا جارێشتر باسکە زیندوو بێتەوە. بزانە کاکوسێن ئەمن ئەگەر باسی سەرێ خۆم دەکەم ئەمن مەسئولم لەسەر نادیا ئاسۆی بەو عەقڵێتی تەماشا ڕاضی ناکەم لە نادیا ئاسۆی ناڵێم بڵێم وڵا گەورەی من ڕاضی ئێمال کردەوە من ڕاضی ئێمالکەم نە ئەمە دەستمان پێکرد لە نادیا ئاسۆی تەکانێک بەو نادێ بدەین مؤسسات و منشآتی لە بۆ دامەزرێنین دەبینە ساحب مەلعەب و قاعەچی پێویستمان بەجێت کە نابیتن دەتوانین سبەینێ قاعەکەمان دەرکەمان بکەنەوە لە بۆ ئیتحاد و لە بۆ هەموو نەشاتات مەلعەبیشمان هەرەوەها دەکەینەوە بە خۆمان ئیش خۆمان دەکەین بەڵام دیسان ئەمە ڕەبتین دیسان ڕەبتین بە ئیتحادیش ڕەبتە ئەگەر دەوڵەت پشتگیری نەکاتن و بودجەی بۆ تەرخان نەکا هیچ پێ ناکرێت بەڵام ئەمە هەر ئەومێدە هەیە نیتمان نە دیۆ گەنجەی خۆمان ئەگەر نەینە ساحە و مەلعەبی دەبینێنە زادەی کاکە دەیبینێنە گازوین دەیبینێنە سزنی دەیبینێنە خەستخانەی دەیبینێ زێریش خراپ مەلعەبە باشترین جێیە کە بتوانی ئەوڕۆ بەدیلی مزگەفت کە مزگەفتەکانیان قەپات کردیا بەدیلی مزگەفت بتوانی ئەو خەڵکە ئاراستەی باشی بکەی و ئەو تااقەت و هێزەی کە هەیە بیبەخشیتن و خزمەتی وڵاتی پێ بکاتن ڕانەوەستاینە لۆ چونکە ئومێدمان هەیە شتەکان گۆڕێ تەغیرات لە وڵاتی زۆر عەجیب ڕوودەدا دیتیتمان کۆمەڵەیە ڕێسا و بەرنامە و دەوڵەت و کابینەمان دیت ئومێدمان هەیە باشتر بی ئینسان لەسەریتی ئیشی خۆی بکە داهاتوو لە دەستخوایە ئینشاءڵڵا گەشت دەبیتن دەستخۆشی مامۆستا عەبدولعەزیز کاک سەردار و مامۆستا حازم تا ڕادەیەکی باش باسی هۆکارەکانیان کرد دەتوانین بڵێن چارەسەر چییە لە کاتێکدا ڕاستە مامۆستا حازم باسی کرد دەوڵەت بەو چاوە سەیری وەرزش ناکە ئەگەر بەو چاوە سەیری وەرزشی کرد بێت چەندین ساڵە یاسای لیژنەی ئۆڵمپی لە تەقدیمی پەرلەمان دەکرێت بەڵام هیچ خوێنەوەیەکی بۆ ناکرێتن بەڵام لە هەمان کاتیشدا دەبینیم بڕە پارەیەکی باش بۆ تۆپی کوردستان سەرف دەکرێتن لە کاتێکدا ئەوەش لە چاوتمۆحی وەرزشوانانی هەرێمی کوردستان یەکەوە تۆپی کوردستانیش پێ بەرز بوو بێتەوە لە هەمان کاتدا یاریەکانی تر 29 یەکێتی لە نێو لیژنەی ئۆڵمپی فەرامۆش کراوە چارەسەر چییە؟ دەست خۆشکارسن پێشەوەی بێمە سەر چارەسەری ینی بەڕاستی تا ئێستا خوێندنەوەیەکی تەندروست نییە حکوومەت یان هەر هەموو دەستگا وەرزشیەکان خوێندنەوەیەکی تەندروستیان نیە دیدگایەکی ڕوونیان نییە لە بۆ وەرزشی کوردستان چۆن بەڕێوە ببرێ وەرزشی کوردستان وەرزشی کوردستان خۆی هەندێکی وەرزشوانان ئێمە خۆمان تەحملی دەکەن هەندێکی بەرپرسان و حکوومەت تامر ئێمە خۆمان دەبی دەورێکی باشتر بجێڕین بتوانین چارەسەریەکان بە تەواوەتی ینی هەوڵ بدەین نابێ هەدا بنیشین بەو شێوەیە کە ئێستا لەوانەیە من ناڵێم یەکێتی باسکەی کوردستان زۆر لە هەوڵدا بووە بۆەوەی ئەو یاریە نەمرێ بە هەمونەوە ئاچی هەموو دەستەی گشتی باسکەی کوردستانیش دەزان یەکێتەکەیان یەکێتی وەرزشەکەیان چۆنە و هەرسەنگانی بۆ دەکەن دەزانن لە هەوڵ وایە یعنی جێنمایە ئەمە دەکەن بەڵام کێشەک لەوەی هەیە لە کوردستان وەرزش لە بۆ وەرزش ناکەن بە دامەزراوی ناکەن وەرزش لۆ چەند تاقە شخصێک دەکەن لۆ چەند مناڵە بەرپرسێک وەرزش دەکەن لە بە خاتری وان ئێستا وەرزش لە کوردستان دەکرێت بۆچی تۆپی پێدەڕوە ئێستا یەکێتی تۆپی کوردستان ئەگە چالاکیەکانی خۆی ڕاگری من لێرە پێ دەدەم بە دە ڕۆژی دیکە زۆر لە سەرۆگیانەکان هەیە زەختێکی زۆر لەسەر حکوومەت دەکەن لەسەر پەرلەمان دەکەن دەبێت چالاکی تۆی پێ بڕوە لەبەرەوەی بەرژەوەندی هەندێک گیانە لەوەیدا هەیە کە چالاکی تۆی پێ بڕوە ئەدی ئەو هەموو ئیسtisمارەی وەرزشی لە زۆربەی لایەنەکان هەیە هەرکەس بای خۆی بە جێری قەبارە و حەزبی خۆی ئەگەر چالاکیەک نەبێتن ئەوان چۆن بتوانن ئەو واریدەی خۆیان چۆ بتوانن بەڕێوە بن ئەو بەڕاستی بڕوا بەڕێوە بن و سەرفی بکەن بە ناڕاستی بەڕێوە بن ئێستا لەوانەیە یانەی وەرزشی هەیە لە خلالی ساڵێکی لەمڕۆ پێش تا 12 مانگ پێش ئێستا لەوانەیە زیاتر لە ملیارێک دیناری وەرگرتی بێچێتی وەرزشیە بەڵام وەرە ئەو ئیسtisمارە لە سندوقێکی ئەمین دانەیە هەموو دەستگا وەرزشیەکان سەرنیە یانەی وەرزشی ئەوەی لە هۆڵەکان بەدەست دەکەی لە هەموو دام و دەستگاکانی وەرزشی لە سندوقێکی ئەمین دابنێ من گەرانتیت دەدەمێ
وەرشی کوردستان هەمووی بەڕێک و پێچی لە سەرتاسەری کوردستانتانی پێبڕێ هەمووی پێبڕێ ئێمە ئەو دەستگایانێک کە بەرپرسن لە وەرشی کوردستان ئێستا لە ڕووی تەشریعیەوە پەرلەمانی کوردستان لێ بەرپرسە لە ڕووی تەنفیزیۆ لەلایەک حکوومەت وەکو ژێرخانی وەرشی لە کوردستان لە بە هەموو شێوەیەک وەکو حکوومەت لێ بەرپرسە لە ژێرخان لە ڕووی چالاکیەکانیش لیژنەی ئۆلمپی کوردستان لێ بەرپرسە بابێن ئەدای ئەو سێ دەستگایە هەرسەنجێنین کامیان وەکو پێویستکاری خۆیان کردووە کامیان لێپرسینەوەی لەگە کرایە بۆ نمونە ئێستا لە 2004 ئەو دەستگای ئێستا بابێنە بیدایەت لیژنەی وەرشی پەرلەمانی کوردستان لە هەموو کابینەکانی هەرێم ئەو لیژنەی وەرشیە وەکو پێویستکاری خۆی کردووە لیژنەی وەرشی لە پەرلەمانی کوردستان ئاسەلان ئێرزای چەند شخصێک دەکەن کە لە لیژنەکەی دانن ئەهلی ئەو کارە نینە کە بتوانن یاسایەک بە بۆ وەرشی کوردستان دابنێن هەر بێ بایەخ سیرکردنی وەرزش لەوەڕ بە دیار دەکەیەکەوە لیژنەکە تەنها ناوی لیژنەی وەرزش نییە لیژنەی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆشنبیری و لاوان و ئینجا وەرشی کەواتە وەرشەکە زۆر بە چاوێکی بچوو کاتێکدا ئەو هەموو لیژنەیە هەیە لە پەرلەمان فعلەن ئەو هەموو لیژنەیە دەوری خۆیان تا ئێستا نەبینەوە نەیانتوانێت چارەسەری باش ئەگەر یەک کێشەی بەسیط لە ناو کۆمەلگا هەبیتن لیژنەکان هەرسن بە دوواداچوون دەکەن بەڵام ئەو هەموو کێشەی وەرشی لە کوردستان هەیە ئایا لیژنەی وەرشی لە توانیتی بە دوواداچوون بۆ کێشەکانی وەرشی کوردستان بکە بزانی کێشەی ئەو هەموو گەنجولاوانە چییە کە لە کوردستان هەیە لە ڕووی تەشریعیەکەوە بێنە سەر لایەنی لایەنی حکومی ئێمە وەزارەتەکەی پێدەین وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەگە کاری وەرزشی ژنەکە گلەی لێ ناکەی ئەسڵەن ناوی وەرزش لە وەزارەتەکەیدا نییە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە نەک وەرزشی تێدانێن لە وەزارەتەکە بەڵام دوو بەڕێبەرایەتی گشتی تێدا یەک لاوان یەک وەرزش بەڕێبەرایەتی گشتەکە لەبەرەوەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ناوی لاوانی تێدایە هێشتان ئەو جێ خۆیتی بەڵام یەک ئایا حەزمی وەرشی کوردستان بە بەڕێبەرایەتێکی گشتی بەڕێوە دەچی ئەو هەمویانە وەرشیە تەنانەت ئەتوو چەندەها سەرۆگیانەت هەیە یانەی وەرزشت هەیە لە سەرۆکیانە وەزیرە ئێ باشە چۆن نەبێ ئەتوو وەزیر یانەیەکی وەرشی سەرۆکیانەکەی وەرزش بی نووسراو بۆ بەڕێبەرایەتێکی گشتی بکات داوای هاوکاری بکات لە بۆ بەڕێوەبەری گشتی وەزیر داواکاری لە بەڕێوەبەری گشتی بکاتن ئەوانە هەمووی تەناخوزی تێدایە پێویستە ئێمە یاسا بۆ ئەو یانە وەرشیانە شەبی بەو شێوەیەی حەسر نەکرێ یعنی خەرکەکەی ڕاستەگە حەسریش دەکات لە یانەیەکی وەرشی دەستەی کارجێڕی ئەو یانەیە خزمەت دەکا بەڵام خەرکەکەیە لە ناو وەرزش بەس وەرزش خزمەتی ئەو یانانەی کردیە ئەمە ئەوانە دەبی هەردوو لای لێککەینەوە ئەو جە لێرە ئێستا پێویستە پێداچوونەوەی بەگشتی پێداچنەوە بکرێ بۆ چارەسەریەکان هەم لە ڕووی یاسای وەرزشی هەم لە ڕووی برێن ئەو ژێرخانی وەرزشی کە لە کوردستان بە تایبەت یعنی لەوانەیە ئەمن تەحەیوز ناکەم لە هەولێت بە تایبەت شاری هەولێت زۆر ژێرخانە بەنسبەت بێنە سەرخاڵەیەکی تری ئەوی گوتمان کە باسی لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان دێنەوە سەر و خاڵە بە دەرفەتێشتریش بە کاک سەردار بدەین کاک سەردار ڕێژەیەکی زۆر یانەکانمان هەیە بەڵام ئەو ڕێژەیە کەمە ئەو یانانەیەکەوە باسکە بە چاوێکی بایەخۆ سیر دەکەن واروە بەشداری پاڵانتیەکانی باسکە دەکەن وە تیپێکی بەهێزیشیان هەیە کە بەشداری ینی ڕکابەری پاڵانتیەکان بکەن هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا یانەکان هەم زۆربەی هەرە زۆری لەسەرەوە ئەساسە دامەزراوە تیپێکی تۆڵی پێم هەبێت و تیپەکانی تریش تەنها چەند تیپێک بە چەند یاریزانێک پێک بێت و ناویان هەبێتن بڕەپارێک لە بەڕێبەرایەتی گشتی وەرزش وەربگرن یاخود هەر بڵێن ئەو تیپانەشمان لێ کۆبۆتەوە ئەمە پێشتر ینی بەڕاستی ینی هاوکاریانەکانمان دەکرد لە بەڕێبەرایەتی گشتی وەرزش هەتا 2015 مانگی سێ ینی ئەوانە لە 150 بجەمە بۆ دادەنان بەڵام ئەوەی ڕاستیەکەی بی زۆریان لایەنەکان زۆر لایەنەکان بەس تۆپی پیان هەیە ڕاست ینی نییە هەموو قوتەکە و هەموو هێزەکان نییە لە تۆپی خرکتەوە ماعادە چەندادەکی ینی ئەوانە ئەهلی سەلەنە ئەوە دەژمێردرن دهۆک دوو نادیمان هەیە زاخۆ دهۆک گانیوانە ئەهلی سەلەنە سەلەیان خۆش دەوێت جەماوەرێکی تایبەتی خۆشی هەیە لە سلێمانی پێشمەرگەمان هەیە لەگەر
دەربەندی خانیانی ئەوانە ژە ئەهلی سەلەنە سەلیان خۆش دەوێتن لە کەرکوش دوو نادیمان هەبوو ینی ئەوانە فعلەن ینی سەلیان هەبوو و سەلەشان خۆش دەویست و احتیمامی باشیشان پێدا بەڵام نادێکاین کە بەڕاستی ئەمە وەکو لە بەڕوبەتە گشتی وەرزشش بەرنامەمان وا بوو نابی هیچ یانێک لە 5 یاری کۆمەڵەکانی کەمتر هەبێ دەبی 5 هەبیتن ئەو جە دوای یاری تاکەکان ینی بەلای کەمێوانە هەبیتن و پارەشمان لە بوانە دابین دەکەن لەسەر نەشاتەکانیان ینی ئەوەی لە دەرەجە ممتاز بایە ینی لە باسکە 3 ملیۆنمان دەدایە لە کچان عینە 3 ملیۆنماندا دەمەگوت تەژیعی فەریقی نسووی بکرێتن هەتا بۆی ئەنجامیان باش بی فعلا ئەنجامیشان باش بوو بەڵام ئەوە لە 2015 کە ئەو بوو جەبڕە ئێستا نایدەکانی جانی ینی پاش ئەوەی کە لە 2019 2 ملیاردمان دابش کتە سەریانەکان لە 2015 لە مانجی سێ هەتا 2019 1 دیناریان لەلایەمەوە نەگرتووە ێ بە خۆشمان گوتمان وەرزش بەچ دەڕۆ بە پارە دەڕواتن ئەو پارێژ ئەگەر بێت و یعنی ئەمە لە چ مشکلێکمان لە چه هەیە لە وەرزش یاسای وەرزشمان نییە ئەگەر یاسایەکە بی سیستەماتیک هەبێت دەردەمویست پرسیارە بکەم لەو داواکاری کە نووسی بتان ئاراستەی وەزارەت و هەروە لیژنەی وەرزشی پەرلەمان و هەروە لیژنەی ئۆڵمپیشی بکەن لە داواکاریەکەتان دەستان بۆ هەندێک شتی تریش بدو بە دەر لە یاریەکە خۆتان ئەویش یاسای وەرزش و هەروە ڕێکخستنەوەی وەرزش و دەستان بۆ شتانش بدو پێ دوایە ئەمانە سەرەتاترە لەوەی کەەوە دەست بۆ ئەو بردرێتن کەەوە بڕۆپارەیەکی کەمیش بێتن بۆ باسکە خەرز بکرێتەوە پاڵانتەکانی دەست پێ بکاتەوە دووبرا بە ڕێزەش شارەتیان پێدا ئەمە بەدەست دەناڵین کە هیچ یاسایکی وەرزش نییە لەژنە ئۆڵمپی کوردستان لە 2006 کە دوو دەستگایەک دیگرتەوە مامۆستا عازم باسی کردیانی ئەو چوو بۆ پەرلەمان ئەگە غەڵەت دەبووم قڕایی یەکەمیشی لۆکرا بەڵام ڕاوەستا هەتا ئێستا یاسای نییە وەرزش بەبێ یاسا بەڕێوە ناچیت ئەگەر چەند ینی زروفی دارایی خراپ بیتن کە ئەو وەزە ئێستا کە هەموو تێدا کەوتینە موچەنێ لە بۆ فەرمانبەران بەڵام کەم و زۆر ینی شتێک هەردەدەن لە بۆ ئەگەر یاسا وەرزش یاسا هەبایە ئەویش بڕۆپارەی خۆی لۆدا دەتوانێت چاڵەشەکان بکەیت بەڵام کە یاسا نیە ئێستا علاقاتی شەخسیە ینی کابراەک دەستڕۆیشتووە لە ئەزبێک پارە پیادەکە لۆ ماوەشی کورد دوای ڕادەوەسیتن ئەگەر یاسا هەبیتن ئەمە داواشمان کرد لە دایاداشەکەی خۆمان بەڕاستی دەبی پێش هەموو شتێک دەبی یاسایەک وەرزشی دەربچیتن دوایە لەژنەی ئۆڵمپی کوردستان ئەمە هەمومان پێمان خۆشە لەژنە ئۆڵمپیمان هەبیتن خزمەتیشی بکەن بەڵام ئەگەر یاسای لۆ دەرنەچیتن و ڕێگا پێنە درابیتن لە دەولیەن ینی نابی ئەمە لەسە ئەوەی بەڕاستی زۆر تاکید بکەینەوە با دەستگایشتر هەبیتن هەرچ ناوەکی لێ دەنێ بەڵام یاسای هەبیتن و بتوانێت خزمەتی وەرزش بکاتن یەکێتە وەرزشەکان بکاتن و پرسیارەکەش لەسەر یانەکانمان بەڕاستی ئەمە سەیانەکی یەکزا زۆرمانەیە 98 یانەمان هەیە ڕۆژانەش زۆر زەختمان لەسەرا خەڵک داوای یانە دەکات نە پارە هەیە نە مەلاعب هەیە نە یاریگا هەیە نە شوێنی باشانێ هەر داواش دەکەن لۆ لەبەرەوەی ینی بەڕاستی پێت برێم چاولێکەریە ینی جەنابەت سبێ نادێک دادەنی ئەوەی تکرد دەرێ ئەمەی جادەنێم زۆر نادی هەیە پاش 2 ساڵی جازەمان دایتێ هەفتەی بەسەدانە تۆ جێگرەکەی هاتی دەرکا کە من لەوانە جیاواز بمەوە بەخۆم دەمەوێت یانەیەکدا بنیم ینی ئەوە بیر بۆ چنەکانی ئێمەیە ینی ئەوە تاسیری زۆر کردە سەر وەرزش دەبی پێش خەتواتەکانمان نەبی یاسایەک وەرزش دەربچیتن و کەمکردنەوەی یانەکان شەشی زۆر زەرورە ینی بەڕاستی لۆ کوردستان لە چل نادی زیاتر گوناح هەبیتن لەبەرەوەی بەڵام ئەو دەمایش ئەو دەماکوەتی دەتانیا گەر سبێن بوجە لۆ چل نادی دابنێتن نەک لۆ 98 نادی دابنێت بەڵام دۆخە سیاسیەکەی هەرێمی کوردستان کاکسەدارە خۆشت بەڕێوبەری یانەکانی لە بەڕێوبەریاتی گشتی وەرزش هەر دۆخە سیاسیەکەی هەرێمی کوردستان وای کردووە کە زۆربەی ئەو کەسانی کە دێن داوای کردنەوە یانەکان دەکەن یاخود ئەوانی کە سەرۆکی یانەکان یاخود سەرۆکی فەخری یانەکانن بەرپرسێکی حیزبین یاخود بەرپرسێکی سەربازین ئەوە دەکرێتن کەوا ڕێژە یانەکان کەم بکرێتەوە ئەزا بەڕاستی پێت برێنی ماک لە 2006 هاتینە وەزارەتی وەرزشلاوان ینی 106 یانەمان هەبوو ینی بە دوو قۆناغ توانیمان یانەکان بگەینە 75 یانە ئیشێکی باشمان کرد بەس فشارێک جار زۆرمان لەسەر بوو چکە هیچ یانەکانی ئێمە نییە سەربەعزب نەبێ هیچ یانەک نییە هەمووی سەربەعزبە کە سەربەعزیش بووی خەڵک لە پشتی
یعنی بە زۆر ئەمە نادیمان کرد 75 وایە پاشان هەر بە فشاری عزب ینی تەسیری لە سەمە دەکرد لە سەم دیرعامی دەکرد فلانکە نادی ئیجازێ بنێ لەسەرەوەش دێشتەکان نەک لە خوارەوە لەسەرەوە دێ ناچار نادیەکان لە لە 75 دیسەجارشکە بووە 98 ئەگەر ئەمە دەست خۆمان نەگرین و تۆ نەبین ئەو عەدەدە زۆر زیاتر دەبێتن ئەجەب لێ ئەم پێمان باشە دوو خۆتۆ یەک یاسایەک وەرزشی دەبێتی هەمومان لە چەتری ئەو یاسای بتوان وەرزش بکەین خزمەتی هەرسی یەکێتی وەرزشەکە بکە نەک ئێستا یەک تاکایە یەکێتی خۆمەتیژی تۆپێنینە ئەوانەش برادەری منە و ئەوانەش هەواڵی منە بەڵام ناکرێتن لە کوردستان بەس وەرزش یەشی تۆپێ بڕاتن یعنی هەستی یەکێتیکە خەڵ جەماوەریە خەڵکیە خاص لە گوتمان باسکە بەڕاستی خەڵکەش جەماوەرێکی زۆری هەیە یعنی ئەمە لێش هەوڵێکی تەقڵای زۆر دەستەوە ئەژنۆ ناوەسین دەبی ینی وەڵامە وەگرینەوە یان ئەوەتە پێمان برە وەرزش ستۆپ دەکەن لە هەمووی یانیشەوەتە دەبی بودجە لە بۆ یەکێتە وەرزشەکان کەس دابێن بکرێتە بتوانین خزمەتی ئەو یەکێتێ دەست خۆش کاکسەدار دەگەڕێنەوە سەرۆژ کەوا ئەو کێشانێک کە لەگەڵ لیژنەی ئۆڵمپی هەتان بۆ بۆچی پارە بۆ یەکێتێک سەرف دەکرێت بۆچی و یەشێکی تر سەرف ناکە یاخود بۆچی تۆپی پێ دەتوانێت پەیدا بکە بۆچی باسکە ناتوانێت پەیدا بکە پرسیار لە مامۆستا حازم دەکەم مامۆستا حازم کاکسەدار باسی لەوە کرد ئەو ڕێژە زۆرەی یانەکان لە کاتێکدا زۆربەی هەرە زۆریشی پشت بە تۆپی پێ دەبەستی ئایا ئەمە تا چەند کاریگەری کردوتە سەر باسکە کە ڕێژێکی زۆریانە هەبێت و لە هەمان کاتیشدا بەرهەمەکەی نەبینینەوە یعنی من ئەگەر تعلیقەکی لە قسەکەی کاکسەرداری لێدم تازە باسی ئەو برادەرەی دەکرد کە ماوە کە نایب ڕئیس نادی و ئێستا دەوێت نادێکی دابنێ ئەگەر بخۆشم ڕئیس نادی مە قسەیەشم منیش بکە ئەوڕۆ وەرزش دەتوانی بە واستەی وەرزش پارەکی نامەشروع بە ئاسانی بەدەستبینی کاکعزیزی شارەتی پێکرد ئەگەر ئەو قسەیەشم منیش بکە وەکو ڕئیس نادی و وەکو ئیستثمار و مەشروعمان هەیە منیش بەرپرسیار بم لەسەر ئەو مەسەلەی بابێن متابعی نادی ئاسۆش بکەم مشکلم نییە بەڵام ئەوڕۆ باشترین یان ئاسانترین دەرگا لە بۆ گەیشتن بەداهات و دارایی ئەوەی دامەزراندنییانەیە ئەگەرنا کابراسی لە ڕاضی دەزانیتن بەشێک لەو ڕێز نادیانە ڕێزمەیە لە بۆ ئەوانەی کە ئێستان دەچیان ڕاضی بووینەوەکو من و ئەو برادرانە دەچێن دەرێ تۆپانیان کردێ لە کام مەلعەب دیتراینە لاعیبی چ بووینە چ لە ڕاضە تێدەگەن تا چەند مەسەلەی ڕاضە لە عەقلیوان دەخینرێتەوە ئێستا هاتیە مؤسسەی گەورە و گران کە ڕەبتی بە گەنجەوە هەیە ئەگەرە تو بێی لە ئەشبالەوە دەست پێ بکەی 12 ساڵان یان لە مینی باسکت لە 12 ساڵان دەبی لە دەی دەست پێ بکەی لە کەنەما تا بیگەنی مینی باسکت لە دەی دەست پێ دەکەی ئەتا 35 ساڵان 25 ساڵێ و عمرێ و کابرای دەینینە ناو ئەو مەلعەبەیە دەباتە سەرێ ئەتووچ لەو مۆزوعی تێدەگەی هاتی دەست خستیتە سەر نادی ئەوەندەی دەزانی مشەجیعی ڕاضەی بۆ مشەجیعی تۆپانێ بۆ تۆپانی دەزانیتن هیچیت کە نازانی اعتیادیە کابرا ڕووی لە بۆ ئەو مەسەلەی ئەو هاوی زۆر جاریش مامۆستا حازم ئەو بارودۆخەش کاریگەری هەبوو لە سەریارەکانی ترکەوە زۆربەی ئەندامانی دەستەی کارژێڕیانەکان لە تۆپی پێ نزیک بوونە یانم بینیوەکەوە هیچ ئەندامێکی باسکی هەر نەبووە هیچ ئەندامێکی بالی هەر نەبووە کەواتە ینی چۆن ئەو ئەندامانی دەستەی کارژێڕی ئەهەمیەتی ئەو یاریە بزانن حتمما ئەتوو ئەگەر تەماشای انتخابات بکەی دائیمەن ینی ئەمە ڕۆژگارێک کاپتن مدەڕیبمان بۆ ئەمە لاعیب بوونە انتخاباتی نادیدکەمان هەبووە تەحالفمان دەکرد فەریقەکانیت کە هەتا ئیداریەک دەرچوێنین چونکە قەدەم کە دێتن بە 22 لاعیبی دێ و بە مدەڕیب و ئیداری و فلان و علان و دەگەیشتە 30 کەسی ئەمە 12 ئەگەر بمانەیە مڕەشەحاتی سەلەمان هەبی لە بۆ ئیدارەی 12 زۆر زەحمەتە مەفروض مەجبور داهاتین لەگەر دوو سێ یاریەکان خراپتر لەگەر دوو سێ فەریقی نادیەکانیت کە یعنی یاریەکانیت کە داهاتین هەتا مڕەشەحەکمان لە ئیدارێبی ئەوە مۆزوعەکە قەدەم دایمەن تاغیە قەدەم تاغیە بەڵام ئێستا ئەمن ڕئیس نادیمە یەکەم فەریق لەکنە من قەدەمە بەسە لە ئێمان ناکەم سەلێمان ناکەم ڕاستە لعبە یەکەم قەدەمە بەقەدەر لعبە یەکەم احتیمامی دەدەمێ بەڵام ڕاستە من هەلی سەلەی بە ملاعیب و مدەڕیبی سەلەی بوویمە بەڵام ئێستا ئەمن قەدەم احتیمامی پێدەم بەڵام سەلەی ڕناگرم بە قوربانی ناکەم هیچ وەختێکی پێشە منیش خۆ ڕئیس نادی پێشە من لاعیبی سەلەی نەبوو خۆ من ئەو کاتی مدەڕیب بووم ئەو زمانی وی کە ئەو ڕئیس نادی بوون ئاسۆ ئەو ناوە گەورەی دروست کرد یعنی ئەتو دەتوانی بیکەی بەڵام دیسان ئەو کەسەی کە شخصی یەکەمە تا چەند لە مۆزوعی تێدەگا مەبەستەکان مەسەلەیەک هەتا حەدێک شۆهرەت و ئیعلام قەدەم زیاتر هەیتی
ئیعلام زیاتر احتمام بە قەدەم دەدا، کابرا لە تەلەڤیزیۆن زیاتر دەردەچی لەگە فەریق قەدەمیە زیاتر لە قەدەم تێدەگا و بەڕاستی لە ڕێی قەدەمیش ڕادەتانی پارەی غێر مەشروع زیاتر بەدەست ڕاست زۆر کات مامۆستا حازم سەرپەرشتیاری تیپەکانمان تیپی تۆپی پێمان بینیوە لایەنەکان کابرا پێشتر یاریزانی پایسکرد سواری بووە نازانم باسکە بووە تۆپی بالە بووە کەچی بۆتە سەرپەرشتیاری تیپی تۆپی پێ تاوەکو لە هەڵبژاردنەکان بتوانێت دەنجی خۆی مسۆگەر بکاتەوە و لە هەمان کاتیشدا ئەو طریقە پارە پەیداکردن ناشرعیە بێسەروبەریە لە وڵاتەی لە هەموو کون و کەلەبەرێکی کردیتەوە بەشە ڕاضەکەیە بەڕاستی ڕاستە دەست خۆشی مامۆستا حازم کاک عەبدولعەزیز بینەوە سەرەوەی کەوە بۆچی لیژنەی ئۆڵمپی دەتوانین بڵین پارە بۆ دەتوانێت ینی ڕێگە لەوەش ئەگەر پارەشی بۆ پەیدانەکە ڕێگەش لەوە نەگرێتنکەوە تەنها پارە بۆ تۆپی پێبێتن بەڵام یەکێتەکانی تر نەتواننکەوە ئەو داوای ئەو حەقی خۆیان بکەن ئێمە چەند ساڵێک ئاگاداری ئەوە بووینکەوە لەگەڵ لیژنەی ئۆڵمپی ئەو کێشەتان هەبووکەوە داوای ئەو بڕەتان دەکردکەوە خولێکی پێ بەڕێوە بن ئەوان ئەو لەسەر بڕە ڕازی نەبوون لەگەڵ یەکێتەکانی تر چ هەڵوێستێکتان هەبووە بێکەوە تاوەکو دەنگێکتان بێکەوە هەبێتن دەنگێکی ناڕازی تاوەکو ئەو سیستەمە بۆ شێوە بەڕێوە نەچێ لەگەل لیژنەی ئۆلمپی بەڕاستی وەکو یەکێتی باسکەی کوردستان ئەو برادران لە لیژنەی ئۆلمپی کار دەکەن هەمیان وەرشوانن بەڵام لەوانەیە هەمیان وەکو یەکێتی باسکەی کوردستان دڵسۆز نەبن بۆ یاری باسکە یعنی ئەوان احتیمالە هەرێکە بە زروفە تایبەتی خۆی لەو دەستگایە زۆر جاروە هەبووە ئەو برادرانە بووینە خەسمێکی یەکێتی باسکەی کوردستانیش نەگوەکو ئەمە هەر وەکو مەرجە تەماشایوانمان کردووە بەڵام ئەوان زۆر جاروەیە کە لەوانەیە خەڵکە بێ حەز نەکە یەکێتی باسکەی کوردستان ئەو ئینجازانە نامێ بێ ئینجازەکان و دەستکەوتەکانی کە یەکێتی باسکەی کوردستان ماوەی ئەو چەند ساڵی لە ڕووی ڕاهێنەر لە ڕووی ناوبژیوان لە ڕووی یاریزان لە هەموو ڕوویەکەوە بەرەو پێش دەچوو بە بێ میزانیە بە هیچ میزانی هیچ سالاچێکمان وەرنەگرت و ئەگەر دەجار ئەمایان ئەزیەت نەدابیمان دیان نەکردین بەڕاستی ینی خەڵکەش تێدا هەبوو حەزی دەکرد باسکە بەرەو پێش بچێ هەر لەو مەرجەعی لەناو لیژنەی ئۆلمپی کوردستان بەران بە سەلاتی نەبوو ئەوجا لێرکانە ئەگەر یەکێتی تۆپی کوردستان سالاکی هەیە و بودجەی لۆ دابین کراوە ئەگە بودجەکە لە ڕێگەی لیژنەی ئۆلمپی کوردستانە ئەوە هەر لە لاوازی لیژنەی ئۆلمپی کوردستان چش پێویستە بە یەک چاو تەماشای هەموو یەکێتی وەرزشەکان بکە ئەگەر لە ڕێگەی پرسیارەتان کردووە بە چ ڕێگایەک پەیدا دەکات بۆچی ئەوان ئەگەر لە ڕێگەی لیژنەی ئۆلمپی کوردستانیش پەیان نەکردو دیسە هەر بۆ لاوازیوان دەگەڕێتەوە بۆ قبولی دەکەن تۆ ئەگەر چالاکییان چالاکی هەموو یەکێتی وەرزشەکان ڕابگرە خۆمەوە چ کاک سەردار گوت ئێمە هیچ دژایەتێکمان لەگەر تۆ پێ نییە بالعکس بەڕاستی ئێمە زۆر نێزیکشین لە یەکێتی تۆپی کوردستان قەت کێشەمان وەکو یەکێتی وەرزشی لەگە یەکێتی تۆ پێ نەبووە بەڵام لەگەر مەرجە پێویستە ئێستا ئەوان خۆیان یەکلاکەنەوە یان ئەوەتە برێن ئێمە مەرجەعی هەرسی یەکێتی وەرزشینە یان ئەوەتە برێ ئێمە مەرجە نینە یان بڵێن یەکێتی تۆپی کوردستان سەر بە ئێمە نیە مەسەڵەن بۆ خۆی کار و چالاکی خۆی دەکاتن ئەوان سەر بە ئێمە نییە خۆیان دەرین دوو ینی بەڕاستی ناکرێ هەکاندا زۆر شتەیە من ئاگادار مەسەلەن ناکرێ یەکێتی وەرزشی لۆیەکە خەڵک گلەی لە لیژنەی ئۆلمپی دەکاتن دەبیت تەحمولی گلەیەکانیش بکەن مەسەلەن ناکرێ یەکێتی وەرزشی کوردستانی هەبووە لە کاتی کە میزانیە هەبوو بە ساڵێکی بودجەی ئەو یەکێتی وەرزشیە لەوانەیە نەیکردویتی دەرماڵی ئەندامێکی مەکتەبی تەنفیزی خۆیان یعنی ئەوە کێشەی ئەو کێشانە ئەوە بە چارەسەر دەکرێت بە یاسا دوو ئێمە وەرشوانانیش لێر ناشارمەوە بەڕاستی زۆر چار ئێستا بۆ لێرە دانیشتوینە هەمومان لە دڵسۆزیمانە بۆ ئەو یاریەی دڵسۆزیمانە بۆ میلەتەکەمان دڵسۆزیمانە بۆ هەرێمەکەمان ئێمە لە دڵسۆزیاتینە دانیشتنەوە کە ڕەخنەش دەگرین نەقت دەگرین هەمووی لە دڵسۆزیە پێویستە ئێمە وەکو وەرشوانان وەکو ئیدارەی وەرزشی وەکو دەستگا وەرزشەکان زۆر جار هەبوو فێڵیان زۆر لە حکوومەت کردووە لەبارەی میزانیە و پارە لەبەرەوەی لەوانەیە لە وەزارەتی دارایی شارەزایەکی وای تێدا نییە کاتی دەستگایەک میزانیەک تەقدیم دەکات بۆ وەرزش شارەزایەکی وای تێدا نییە هەلی سنجێنی کە بزانین ئەو پارەیە تا چەند جێ خۆی دەگری ئەو یانەیە کە وەریگرتۆ تا چەند ئەو پارەیە لە جێ خۆی سەرب دەکات من بچم
ملیارێک دینار بدەمە یانەیە یان 500 میلیۆن دینار بدەمە یانەیەکی وەرشی چار یاریزانی پێ بکڕی باشتریان ئەگەر من شارەزایەکی چاکم هەبیتم بڵێم بەو میزانیە 100 یاریزان لە کوردستان دروستکەم کامیان باشترە پێی دروستکەم یان پێی بکڕم ینی ئەوانە پێویستی بە پێداچوونەوە هەیە وەرشی کوردستان قتاعی مهمە لە کوردستان ینی وەرشوانان ئێستا ئەگە بتەوێ نەتەوێ 160 گەنجولاوەکان هەموو ئێستا ئیسفتایەکی بکە 180 گەنجولاوەکان ئەگە هیوایەتیان برێ دەرێ هیوایەت دەستەکان خۆشببی کاک سەردار ئەگەر بمانەوێت جارێشتر باسکە بێنینەوە سەر ئەوەی کەوا لە ساڵانی ڕابردوو هەبوو وەکو باس کردکەوە چ پێش یەکگرتنەوەی یەکێتیەکان چ لیژنی ئۆلمپیت دواتریشکەوە تا ساڵی 2014 پاڵانتەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچوو چی بکەوە دەبینین ئێستا تاو ستێک دروست بووە یاریزانان دوورکەوتونەتەوە ڕاهێنەرەکان بێتاقەتتر بوونیانەکان ئەو گرنگی پێنادەن چی بکەین بۆی جارێشتر باسکە دروست بێتەوە ئەوەی پێویستە ینی حکوومەت جێلا لەو داواکارێمە بگرێت ئێستا کە لێکارەمە دانیشتینە لەو خەمخۆری لە بۆ وەرزش شەرەتێکی زۆر گەورەیە خەڵکەشی زۆری لە کۆبییتەوە ینی ئەمە دەتوانین لە ڕێگای وەرزش پەیامی خۆمان بگەینی لە بۆ هەموو دنیا ئەو گەنجانەیمە ینی کا لە قاعشی وەرزشی ببینی کایە لە ڕێگایش تۆ پێ ببینی یان لە قاعشی بینی من زەدە بکاتن کا بچیت لە کافتریایەک دابنیشت یان لە شوێنێکی دابنیشتن کەس نازانیتن ئەو گەنجە بەرەو چ ئاقارێک دەڕوە بەڵام ئەتو لێکوانە کە دایدەنێ مدەڕیبەکی مامۆستا مسەقف یعنی هەموو شتەکانی فێر دەکاتن دوو هەیوایەتێکی خۆشی نییە ئەوە دەکاتن لە عینی کاتیشدا ینی ئەتوو شتێک لە بۆ کوردستان دروست دەکەی ینی ئەمە پێویستە ینی بەڕاستی وەرزش فەرامۆژ نەکرێتن حکوومەت لێسە لەو جێ لەو قسانێمە بگریتن پاڵپشتیمان بکاتن ئەوجا چ لە ڕێگای یان دەستگایشترەوە بێ یان چ دەرچوونی یاسایەکی نوێ لە بۆ لەژە ئۆلمپی کوردستان کە بە یاسایی بەڕاستی سیستەماتیک نییە یعنی هەموو علااقات شخصیە ئەو پارە پیاکردە ئەمە دەمانەوێت لە ڕێگای علااقات شخصی نەبی لە ڕێگای یاسا و لە ڕێگای سیستەماتیک ئیش بکرێت کاکسەدا ڕۆژبینیانە سیر ناکەین ئەو بابەتە بەڵام ئەگەر داواکاریەکان جێبەجێ نەکرا وەڵی ئەمە ئەوە دومی جارە بەڕاستی ئەگە داواکارەکەمان جێبەجێ نەکرا خۆمە هەردانانیشن لە شوێنێک و داواکاری کەشمان جێبەجێ نەکری ئەمن بەڕێی خۆم وا بە باش دەزانم ئەگە ئەو جارە هیچ وەڵامەکەمەوە نەگرت حکوومەت ینی ئەمە بەڕاستی لەو دەستگای بەجی دێڵین بە خەڵکانێک کە بێتە شوێنیمە دەست خۆش کاکسەدا ئینشاڵڵا ئەوە دەبینین کەوە لایانی بەرپرس بەجێی داواکاریەکانتان بێت و وەروە کێشەکان چارسەر بێ مامۆستا حازم ئەوەی کاکسەردار باسی کرد دەست دەکات شانەوەی ئەندامانی سەرۆک و ئەندامانی دەستەی یەکێت تۆپی باسکەی کوردستان لە حاڵی ئەوەی کەوە داواکاریەکانیان جێبەجێ نەکرا بە چارەسەر دەزانی یاخود چ شتێک بە چارەسەر دەزانی کەوە ئەگەر بڵێم یاریزانەکان یانەی ئێوە بێتن کە لە ڕابردوو یاری بۆ ئێوە کردو یاخود یانەکانی تری شاری و لێر بینیومە ینی یەکێک بۆ لە باشترین یاریزانەکان لە نێو یاریگا بەڵام لە شوێنی تر بینیومە خەریکی کرێکاری بووە وتیم ینی چ لە یاری باسکە بکەم کەوە نەتوانم ژیانی خۆمی پێ مسۆگەر بکەم ناچار یان دەبێ پاشی کارکردنەکەی خۆم ئەگەر بۆ هەر تەنها وەکو حەزێک ئەگەر حەزەکەشما بێتن تێیدا بەردەوام بم یاخود وازی لێبێنم و تەنها بۆ سەرقال بم عایلەکەی خۆم پێ بەڕێوە بم ینی ئەگەر ئەمن تەواوکەری قسەکەی کاپتنی بکەم بەڵ باشە ئەگەر ئەو ساڵ تەقدیمی دیسان مزەکەرە چیان کرد دیسان پارە سەرف کرا باشە دەکرێت یەکێت تۆپی پێ یەکێت تۆپی باسکە عەفوەن اتحادی سەلەی هەموو ساڵێ ئەو هەموو دەرکێی لێ بدا ئەو هەموو مۆزوعات تەڕەحکە یعنی چونکە لە بۆ خۆیان نییە ساڵێ دووبارە ڕێزمێ بدا ئەو دەرۆزەی بکات چکە لە خۆیان نییە لە بۆ ڕاضەکەیە باشە ها مۆزوعەکە دیسان قانونە ئەگە قانونە بێ ئەو مۆزوعی لۆچیە کەواتە لۆچی تێ ڕاست ئەمن بە حەلی نازانم احتمالە ئەوە بەرنامەک بی لە بۆی ئەو برادرانە لە ڕویان ناڵێم ڕاستە فەزلی مدەڕیب و لاعیبی هەیە ئەمن ئێستا وەکو کاپتنێک مدەڕیبەی خۆم تەماشای دەکەم بەڵام لە ڕووی ناڵێم ئەو کابرا ئەگەر تەماشای ئەو فترەی بکەن یان بە بڵێن ئەو اتحادە بە کاملی ئەگەر تەماشای ئەو ئیشانە بکەی ئەو هەموو مۆزوعە ئەو هەموو لاعیبە دووەلیە ئەو هەموو مدەڕیبە ئەو هەموو حەکەمە دووەلیە لە چانی اتحادی هەیتت ئەو هەموو ئیشە زۆرە کرا بەشێک دەستی اتحادی باڵای لەسرە ئەتو ئێستا کە دەست و پێکەلا چەکرای
کو من بێم ڕخنە لە توگرم وەڵام تو هیچ نەکردیە خۆ من لێم دیارە تو ئەکە لە بچەکرای ئەو من حەلی نازانم ڕێزمەیە جاری واترین بەغاردانیش زانم جارە ئەمش هەوڵمدایە غاردم لە واقعی بەڕاستی یعنی توش زاریوە دەکەی بن فشارەشی مەجبوری لە هەموو لە فشار لەسەر بێتن هیچ مەجبوری خۆت کەڕامەتی خۆت و ینی تاریخی خۆت کاکە ئەو تاریخی کایتیان بپارێزن بابە بەجێ بێن نەویشەیە تو هەر هیچ لۆ من ناکەی حەل نییە بەڕاستی بەڵام من زۆر قەناعەتیشم پێی نییە دیسان دەڵێمەوە لە ڕوویان و قسەی ناکەم چونکە هەمویان ئەهلی سەلەینەوە هەموو ڕۆژگارێک چوەکو لاعیب چوەکو مدەڕیب چوەکو حەکەم خزمەتیان هەبووە و ئێستا هەرچیش دەکرێتن لە بۆ خزمەتی مەسەلەی ئەو ڕاضەیە دەکرێتن ئەمن لەگەڵ ئەو مەبدەئی دانیمە حەلیش دیسان دێنەوە سەر نقطەی ئەوەلی کە قسەم کرد قانون ئەگەر قانون هەبی ئەو مۆزوعانە نابیتن ئەگەر نەشبیتن یعنی کە عەبدولعەزیز شارەتی لەو مۆزوعی کرد گوتی ئەگەر ئەو داهاتەی لە ئۆلیمپی دێتە دەستت بە مەزبوطی ڕایگری دەتوانین هەم ڕێزەکانی پێ بڕۆی بی دەستخۆشی مامۆستا حازم کە عەبدولعەزیز کۆتا پەیامەت کۆتا پێم هیوادارم دەستەیەک دروست بکرێ ئەو چوەکی دەستەوە بەرهێنان بی چوەکی دەستەوە گەشت و گوزار بی دەستەیەک هەبێتن سەرپەرشتی وەرشی کوردستان بکە لەو فرەچێ خوایە و لەو هەموو مەرجەوانچی یەک مەرجە تەبی لە وەرزش پێویست ناکە بەڕاستی ئێمە هیچ ڕەبتێکمان بە ڕۆشنبیری وە نییە ئەم زۆر جاران لۆ سوعبەت دەرێم بەخوای خۆزگە سەر بە ئەوقافی باین نەک سەر بە ڕۆشنبیری باین ئەگەر یعنی بە یاساۆش دەبایە دەمانگو لێ دەر بە فتوایەک چارەسەر کێشەی وەرزشوان دەکرد بەڕاستی وەرزش بۆ شێوە ناڕە هیوادارم فکرێک لێ بگرێتەوە دەستەیەک هەبێ سەرپەرشتی وەرزشی کوردستان بکە لەو کەسە دڵسۆزەکان دڵسۆ ڕاضیەکان کەسانێکیش هەبووە کە وەرزشی کوردستانیان بە ئاقارێکی خراپ داگەیاندووە ئەو کەسانش دوور بخرێنەوە لەناو ئیدارەی وەرزشی کوردستان دەستەکان خۆشبی زۆر سپاس بۆ ئێوە کاک سەردار حەیدەر سەرۆکیەکی تۆپ باسکێ کوردستان مامۆستا حازم کازم سەرۆکیانەی ئاسۆ وەروە کاک عەبدولعەزیز جەوهەر ئەندامی یەکێت تۆپ باسکەی کوردستان وەروە سوپاسی یانەی ئەکاد ئەنکاوەش دەکەین کەوا بۆ ئەم بەرنامەیە هۆڵەکەیان پێبەخشین کە دەرفەتیان پێداین لەم هۆڵەوە ئەم بەرنامەیە تۆمار بکەین سوپاس بۆ بینەریتان هیوادارین لە دوای ئەم بەرنامەیە کێشەکانی تەواوی وەرزش نەک باسکە تەواوی وەرزش چارەسەر بکرێتن و داواکاریەکانی یەکێت تۆپ باسکەش جێی خۆی بگرێتن سوپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەشتری دیداری تایبەت بەخواتان دەسپێرین.